بۆمەکانی تیا بەکارێنا یانزە ئومێد تەنها تەمەنی 1 ساڵان بووە کە باوشی گەرمی دایکی لێزەو دەبێت. دایکی لەگەڵ خوشکەکانی لە بۆردمانی 26 چواری ساڵی 1974 بەرهێرشێکی حیزبی بەعز لە هەڵەبجە دەکەون و گیان لەدەست دەدەن. وەک خۆی دەڵێ تاوەکو ئێستا گۆڕی دایکیشی وونە. من لە باوەشی دایکم بووم بەداخەوە لەو کاتەیە دایکم شەهید بوو و خوشکەکانیشم لە تەنیش ئێمە کە دانیشتە بوون ئەوانە شەهید بوون. بەڵام من دایکم خۆی کرد بۆ قەڵغانێک بۆ ئەوی من بپارێزێ بەداخەوە ئەو شەهید بووە منش بە برینداری لە باوەشی ئەو دەرهێنامەوە و من بەڕێکرابووم بۆ نەخۆشخانە بۆ چارەسەرکردن و تەرمی دایکیشم برابوو بە ماڵی باپیرم ماڵی باوکی باوکم کە لەوێ بیشۆن و کفنیکەن و باوکم و باپیرشم لە گۆڕستانی شەخ ئیسماعیل سەرقاڵی گۆڕ هەڵکەندن بوون. دیارە کاتێکی زۆریان پێچووە کە بەدەست گۆڕەکەیان هەڵکەندەوە دواتر کە گەڕاونەتەوە تەرمەکەی دایکم بگەڕێنەوە بۆ گۆڕستان و بە خاکی بسپێرن. بەڵام بەداخەوە کە ئەڕۆنەوەێ تەرمەکە نەماوە دیارە تیمێکی پێش ئەوان هاتۆ تەرمەکەی بردووە نازانن لەکوێ بە خاکی سپاردووە. دواتر ئومێد لەگەڵ باوکی جارێکی دیکە دەست دەکەنەوە بە ژیان و بەڵام بەرهێرشێکی دیکەی حیزبی بەعز دەکەونەوە کە کیمیابارانی هەڵەبجەیە. لە کیمیابارانی هەڵەبجەشدا خێزانەکەی جارێکی دیکە لە دەست دەداتەوە و دواتر کە دەگەڕێتەوە هەڵەبجە جارێکی دیکە ئەنفال دەکرێتەوە و بەرەو زیندانەکانی باشووری عێراق دەگوازرێتەوە. دیارە ئێمە لە دوای نەهامەتی و مەرگە ساتی 74 وردە دوای 6 ساڵ باوکم بناغی ژیانێکی نوێی دامەزراند و دەستی کردەوە بە ژیان بۆ دووبارە. بەڵام بەداخەوە لە ڕۆژی 16 جینۆساید بۆ ئێمە دووبارە بۆەوە دوو براو خوشیەکم و بڵێن خێزانی دۆمی باوکم پێکەوە بەداخەوە ئەوان شەهید بوون. لە 26 چواری ساڵی 1974 دوو ڕۆژ دوای بۆردمانی قەڵاتزێ حکوومەتی بەعز بە چەکی ناپاڵم هەڵەبجە بۆردمان دەکات. بەهۆیەوە 52 هاوڵاتی مەدەنی گیان لەدەست دەدەن. ئەگەر سەیری مێژووی هەڵەبجە بکەین بەداخەوە مانجێک نییە تاوانێکی یەکێ لە ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق بەرامبەر بە هەڵەبجە نەگەڕینەوە. کاتی تەسەر 63 لە سەدم زەعیم سدیق دواتر 74 87 88 ئەنفال سێ ناپاڵم کە خۆم چوومە سەریان یەکیان لای ماڵی قاری قەساب یەکیان لای شوێنی تەکسیەکان یەکیان لای بانقەکەی ئێستا ئەو سێ ناپاڵمە بە خەستی خەڵکەکان تەواو شپرس کرد و شەهیدیان کرد. لە مانگی ئازاردا هەڵەبجە لە بەردەم مۆنۆمنتەکانی قوربانیانی کیمیاباران و مۆنۆمنتی ئەنفال و مۆنۆمنتەکانی بۆردمانەکانی ساڵی 1974 و خۆپشاندانەکانی ساڵی 1970 کە سوکاری قوربانیەکان لە چەند ڕۆژێکی جیاوازدا کۆ دەبنەوە بە چەندین چیرۆکی تراژیدیەوە یادی قوربانیەکانیان دەکەنەوە. وەک خۆیان دەڵێن ئامانجی حیزبی بەعز بە درێژایی مێژوو سڕینەوەی هەڵەبجە بووە لەسەر نەخشەی عێراق. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.